سلااو تەماشەوانە نێجاژ بووی و دنهادا کنگرê rojnamavanî herêk ji Komaloyê girtû gorane em ê biçîn bawayek rastexwe ji we re bigihêzin bi taybet li ser parêzgarê Silêmaniyê em bi hev re lê kongrê rojnamavanî wan binerîn. طرحێکمان کرد کە ئەویش بریتی بوو لەوەی کە لەسەر بنەمای تەوافقێکی سیاسی لەسەر بنەمای پێکەوە کارکردن و شەراکەتێکی نیشتیمانی حەقیقی هاتی لەسەرەوەی کە حەلێکی وەسەط دیاری بکەین ئەویش ئەوەیە کە دو ساڵ محافظی سلێمانی لە لای ئەم دوو لایەنە بێت و دو ساڵی یەکەم بۆ گۆڕان بێت لەبەر هەندێک اعتیبارات ئێمە داواکەمان دایە یەکێتی بڕیاریاندا مدارەسی بکەن و وەڵاممان بەنەوە دوای ئەمڕۆ لەگەڵ برایانی گۆڕان دانیشتین و تەرحەکەمان عەرزکردن بە سوپاسەوە ئەوانیش تەرحەکەیان قبوڵ کرد پێیان باشە ئێستا هەردوو لامان چاوەڕێی وەڵامی یەکێتی نیشتیمانی ئەکەین بۆ ئەوەی لەسەر ئەمە لەسەر بەیانی لەسەر تەفاسیل ڕێ بکەوین و بەپێی ئەو تەفاسیلە مامەڵە لەگەڵ سبەینیا ئەکەین چاوەڕێی وەڵامی یەکێتی نیشتیمانی. دکتۆرا لە کەناڵی سپێدەیەوە و هەمیشی نیشتیمانی کوردستانیشتا ئەندازەی ڕازی بوون بە دو ساڵ بە دو ساڵەکە بەڵام گرفتەکە لەوەی کە دو ساڵ یەکەم بۆ کەمتان بێت ئەو کوچوتنەوەی گۆڕان تازە سوورە لەسەرەوەی کە دو ساڵ یەکەم بۆیەوە بێت لە هەمان کاتەش نیشتیمانی کوردستانیش داوای ئەوەکە کە دو ساڵ یەکەم بۆوان بێت. من سەرەتا سوپاسی برایانی کۆمەڵ و یەکگرتووەکەین بۆ هەوڵ و ماندووبوونیان کە لە ماوەی ڕابردووە کێشایانە و ئێمە ئەو پێشنیاری ئەوان بەلامانەوە پەسەندە وەکو کاک دکتۆریش ئاماژەی پێدا هەرچەندە ئێمە پۆستی پارێزگای سلێمانی بە ئیستحقاقی خۆمان نەزانین وەک براوەی یەکەم بەڵام بەڕەچاوکردنی بارودۆخی یاسای هەرێمی کوردستان و عێراق و بۆ ئەوەی کە بتوانین زیاتر خزمەتی شارەکە بکەین و خزمەتی بەرژەوەندی گشتی بکەین ئەو پێشنیارەمان پەسەند کرد و ئێمە سوورین لەسەر ئەوەی کە دو ساڵ یەکەم بۆ بزوتنەوەی گۆڕان بێت. لەسەر کاندیدەکەش سوورن بەڵێ کاندیدەکەدان چێ بێت دکتۆرە باڵەوە بکر دو ساڵ یەکەم هەواڵبووەکە پارێزگارە بێت بەڵێ سبەینی سەرۆکی ئەنجومەن بگرن سبەینی سەرۆکی ئەنجومەن بێت دەردانی بۆ پێوەکەی ڕێکوتنیەوە بێت ئەگەر یەکێتیشی وەڵامتان ماتەوە کەواتە دوای سەرۆکی ئەنجومەن پارێزگارە بێت دەرێکرێت بەڵێ ئەمە وەساوەتەوە سەرەوەی کە چاوەڕێی وەڵامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانی لیستی خزمەت پرۆژەیەکیان پێشنیازکردە بۆیان پرۆژەی هاتوۆتە لای یەکێتی نیشتیمانی لای بزوتنەوەی گۆڕان ینی جگەل لەمە ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی مەسەلەن بڵێ دو ساڵی هەوڵ پێشنیازێکی تری تایە پرۆژەکە وات وردەکاری ترچی لە پۆستەکانی تایە مقامێتەوە بە پۆستەکانی تریشەوە ئێمە لە هەموو حاڵەتەکەیە وا بڕیارە ئەگەر وەڵامەکە ئیجابی بە یاخود سلبی بێت لەگەڵ برادرانە جارێکتر دانیشتنەوە و قسە بکەین و ئەو وەختە ڕێ بکەوین لەسەر شتەکانی تر. ئێمە مانەوێ لەسەر ئەو تەوافقە جەخت بکەینەوە و حتمما بەم شێوە بە کراوەی نابێ بمێنێ و بێ بگەینە دەرەنجامێک کە ئیتر خەڵک لە چاوەڕوانیە نەمێنێ بۆیە ئێمە داوا بکەین کە یەکێتی نیشتیمانی بە ئیجابی وەڵامی ئەم خواست و پێشنیاری ئێمە وەڵامی نەداوانی پرسیارەکەی ئەوەی بڕوون ئەگەر یەکێتی ڕازی نەبوو دو ساڵ پارێزگار بەڕێوە بێت یەکێتی کۆمەڵ پشتیوانی کۆمەڵەکەن بۆ گۆڕانەکەن و پێشتەڕاتان گەیانە بوو ئێمە هەر لایەنێک ڕاتیکاتەوە حکومەتی زۆری نەپێکەین و لە بەرامبەر لایەنەکەی خۆی بەسوولە ئێمە باسمان کرد کە ئەیدەینە دەست وەکو حیزب لە هەردوو حیزب ئەکرێ لەوانەیەکێ لە خیارەکانەوە بکشینەوە بیدەینە دەست ئەنجومەن خۆی چۆن ئەڕوا هەروەکو چۆن بۆ سەرۆک کۆمار بۆ پرسی سەرۆک کۆمار ئاماژەمە پێدا لەوانەیە هەر بەو شێوە لێوێ بیدەین دەست ئەنجومەن ئەو وەختە ئێمە وەکو حیزب لە پرۆسەکە بکشینەوە. بەڵێ وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئێمە بەلامانەوە پەسەندە دیارە هەرچەندە ئێمە بە سوربوونی ئێمە لەسەر ئیستحقاقی انتخابیە لەسەر ڕێزگرتنە لە ڕای دەنگدەر لەسەر قبولکردنی نەتیجەی انتخابات لەگەڵ یەکێتیان کۆبوونەوە بوورە پێویستی بە ڕێیەکێتیشی ئەم شۆ لەگەڵ یەکێتیان کۆبوونەوە توژر معلومات و ڕاستیت و بە سەرلەبیانی بەنیدەی لەگەڵ یەکێتیان کۆبوونەوە گۆڕان لەوانەیە پێویستکە ئەم شەو پێکەوە کۆببینەوە
هەر سێ لایەنەکەمان کۆبینەوە بەیەکەوە ئەگەر وەڵامەکە ئیجابی بوو و ئەگەر وەڵامەکە جۆرێکی تر بوو سبەی نێژنەوانەیە هەر کۆببینەوە بۆی بزانین لەگەڵ ئەو واقع تازەیە چۆن مامەڵە دكتور مثل نقول هاوڕاتی هەنداوێکی وەختەی سیاسی دیتنی اجتماعی دو ساڵ ڕژای ڕابردووە باز دەواکە ئەگەر ئێوە هەواڵەوە بکرد بۆ پارێزگار مرشح بکەن ئەوان بۆ ڕازی نابن و عەقەلی وە دروستەکان وەلەم ڕێکەوتنا ئێوە گەنە چی ئایا هەڵوێستان بەرامبەر بۆ چی ئەبێت پێتان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی فرەلایەنی بەهۆی فرەباڵ و مەرکزبەکەیان نەکەونە ڕێکەوتنێ بۆ ئەوەی کە هەواڵەوە بکردێ بە پارێزگای سلێمانی و لە هەمان کاتا عەقەلی بۆ دروستکردن و دو ساڵی هەواڵەوە بکات ئێمە تا ئێستا لە دانیشتەکانمانە لەگەڵ لایەنەکانە بە تایبەتیش لەگەڵ یەکێتی نیشتیمانیە باز لە شخصەکە نەکراوە هیچ ڤیتۆیەک هیچ کێشەیەکیان لەسەر هیچ کەسێک نەبوو تەنها بەگشتی باز لە پۆستەکان کراوە ئەو بۆ دوم جارە بەنایاسایی بۆ کێریکردنی پۆستی پارێزگار ئەو ماوەیە درێژ دەکرێتەوە ئایا لەسەر ئەوەی کە دو ساڵ یەکەم بۆ کێتازێ ئەگەری ئەوە نیست بێنە سێجاریان بەکراوی کۆبوونەکان بێڵێنەوە یانی بەتەواوی ئەم هەمووی شتێک لەیە بێتەوە بۆ کۆبوونەکەی سبەینە ئێمە چاوەڕێی ئەمە وەساوتەوە سەر هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕێی هەڵوێستیوانەکەی باسمان کرد ئەکرێ بیدەینە دەست ئەنجومەن بله تماشاوان جاوا کنا مدیدی کنگره روزنامه‌وان اریک جه کمالو و گورانجی بو و آماجه بویی که ذکر وکاکو همه کریم برپسه رکخر جوران کو و کلنا به تفگرا گوران بو آماجه بویی که کر کو گوران راضی بویه به 2 سال پست پارێزگار سلێمانی ور بگره و به جوانا یکیتی دبن جبویی که برسوان بدن لسر پستن 2 سال به 2 سال هر یک جبو گوران و یکیتی به پست پارێزگار هر وسا کو همه کریم آماجه بویی که ذکر کو کاندید وان دکتور هوال ابو بکر هر وسط هر دوی کنگره داماجه بویی که جهات کن کو اگر هاتو یکیتی برسوان ندا وی چاخی انکو برسوا کا ارینی ندا وی چاخی بدنه دست جواتا پارێزگا سلێمانی وان اندامن جوات کو او بریار لسروی کی بدن وی پستی یک عالی بکن و هر بریار کا بدن او مجبوه و گواستی کویرو جوینا یک گرتو و کومال و تفگرا گوران بود کنگره که روزنامه‌وانی دل سر پست پارێزگار سلێمانی هەر دەخێر و خۆشیان دابن.